لیاری پاشکۆی خولینایەبی کوردستان زاخۆی خاوەنی پلەی چواردەی ڕیزبەندی خولینایە بوو. سلێمانی خاوەنی پلەی سێیەمی پلەیەک بە ئامانجی لە نایەبوون لە وەرزی داهاتوو بێگەیشتن. لە سەرەتای یاریەکەوە ئاستی هەردوو تیب لە یەکۆ نزیک بوو تا ڕادەیەک هاوسەنگ دەردەکەوتن. شادومان سەباح دەرفەتێکی باشی بۆ ڕەخسا بەربەستی یەکسانی بشکێنێت و سلێمانی لە یاریەکە پێش بخات. سوودی لێوەرنەگرت. زاخۆ بە پەرۆشتر دەردەکەوت بۆ سەرکەوتن. لا خولەکی سی لا بەرزکردنەوەیەکی سیپان سدیق منتەزر عەبدوسادە زاخۆی بە گۆڵ یەکەم پێشخست. دوای تەنها دوو خولەک سیپان تۆپێکی دیکەی بۆ نێو هێڵی سزای سلێمانی نارد. هاو بەش عومەری بەرگریکار بە هەڵا گۆڵی دۆمی لەسەر خۆیان تۆمار کرد. لە دوا خولەکی نیوە یەکەم بە ئەسیستی بەیەرزەکی خالید ڕاضی ئوردنی گۆڵی سێمیشی بۆ زاخۆ تۆمار کرد. لا نیوەی دۆم زاخۆ پاشەکشەی پێوە دیار بوو. سلێمانیش لە هەوڵی کەمکردنەوەی جیاوازیەکە بوو. دانیار ئیسماعیل بەختی خۆی تاقی کردەوە ستون بۆ ڕێگەر. هەوڵەکانی سلێمانی بۆ گۆڵ تۆمارکردن بەردەوامی هەبوو بەڵام ئەنجامی نەبوو. لە دوا خولەکی یاری هۆگر عەبدال سوودی لە هەڵەی عەبدولعەزیز مەحموود وەرگرت و گۆڵی چوارەمیشی بۆ زاخۆ تۆمار کرد. یاریەکەش هەر بەم ئەنجامە بە سەرکەوتنی زاخۆ کۆتایی هات. الحمدلله همشان ابروکمان خوبینت خلانه با کردستان دست خوشیل همی یاریزانات کم سپاس به جماعی آن زاخو و پیروز بتن لهمی یاریزان و کارگر خلق باجر زاخو اکید نخوش بی و افتشته یعنی یانا زاخوش اوان یارید پلی اوف از بجم مازنتر کوب معنا حساب کرده دی حالی دا لیبو صلابتی ویا ما و کارگری باشتر شو بکد کو بشن باشتر خلانه با کردستان به پاریس زمان خود خلید لە ڕاستیدا ئەمڕۆ توانم بڵم لە سەرەتای یاریەکەمە باشتر داخڵ بووین بەڵام بە دوو تۆپی سابت گۆڵمان لێکرا یانی زاخۆ دەستی بەسەر یاریەکە گرت توانی باشتر لە ئێمە یاریکە و دەرفەتەکان خۆسێتەوە بە شایستەی خۆیان مانەوە لە خولی نایابوو پیرۆزیان بێ هیوادارم ئێمەش بتوانین لە ساڵانی ئایندا ینی سلێمانی باشتر دەرکەوێت بۆ ئەوی لە منافەسە بکە لە خولی نایابە چونکە ینی سلێمانی یانێکی بێزە بڵێ ئەگەر بێتەوە یانی نایاب ئەتوانم بڵێم خولی نایاب چێژی زیاترە بێ لەکوێ ینی مەسەلەن سلێمانی یا زاخۆ بڵێن سلێمانی هەولێر ئەوانە بتێنێتێت چێژێکی تایبەتیە وە سلێمانی خاوەنی مەلعەبە کە ئەمە زەرورترین شتە بۆ پێگەیاندنی وەرزش بەرەو پێشچوونی وەرزش بۆ هەموو یانەکانی کوردستان. زاخۆ بەم سەرکەوتنە لە خولی نایب مایەوە و سلێمانیش لە پلەیەک. زاخۆ بە پێکاتە بە ئێسکراوەکەی بە یاریزانانی خولی نایبی عێراقی توانی بە ئەنجامێکی گەورە لە سلێمانی باتەوە و مانەوەی لە خولی نایبی کوردستان وەکو وەرزەکانی ڕابردوو مسۆگەر بکات. سلێمانیش جارێشتر نەیتوانی سەرکەوێ بۆ نایەبوو ساڵی داهاتووش لە خولی پلەیەک یاری دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.